تەنها بەناوی خوای بەخشندەی میهرەبان سپاس بۆ خوای پەروەردیگار لە خزمەتی خەڵکانێکی هەژار و نەدار بە ئێوەی ئازیز و خۆشەویستشا دەبینەوە لە ناحیەی ڕزگاری سەر بە قەزای خەبات ماڵێکتان پێ ئاشنا ئەکەین چیرۆک و بەسەرهات و ناڕەحەتی و ناخۆشەکانیان ئەگوازینەوە بۆ ئێوەی خێرخواست بابزانین چی لە پشت ئەم دەرگایەوە دەگوزەرێ و ژیان و گوزەران و ناهەمواری ئەم خانەوادەیە چۆنە لەگەڵمانە بن بابزانین ژانی ناهەمواری چەندین ساڵەیان چییە و تۆی خێرخواست چۆن ئەبیتە فریاد ڕەسیان و ناهەمواریەکانیان بۆ دەکەی بە خەندە و خۆشی. صاحبی ئەمە 5 کەسین لە ماڵەوە لە 5 کەسمان بەس کوڕەکەم سەفی چارە ئەومان سیحەتی باشە خێزانم 4 عملیاتی هەیە بەخۆشم سوکەریم هەیە ئەویش سوکەری هەیە سوکەریەکەشمان یەکجار بێ لە حەد بێتامە ڕێژەکەی بەرزە 350-400 کەمتر نییە لێی دایمە جەڵتە لێی دایمە بێتاقەت کەواندومێتی لە ماڕێ پێ و ئەوانم ئەسوور بووە ئەو دوو منداڵەش ئەوەشیانەوە شەلە دەماغە ئەوەشیان ئەویش هەر کەمەندامە ئەویش تەواو نیە و جوا کەوتووە تایمی خواردنیان وەختی خواردنیان وەکو بەشەری تەبیعی داوا ناکە برێ برسیمە یعنی بە خۆمان بەرنامەمان لە بۆیان دانایە یعنی ناخۆشیەکەشی ئەوەیە بە کەوچکی چای ئەگەر شۆربابێ ئەگەر کێک بێ هوردیەکەی هەموو شتەکانی یعنی بەس 6 ساعت هەموو ڕۆژێکی خوایی 6 ساعت ئەو بەس مەوعیدی خواردنیان بدەیە بێ لە ئەرکەکانی شەوان کە ناخەون چونکە ئەگەر بخافلێن بە خافلاندن تێکەچن دەبی شەوان مەعەدەل هەر یەکمان وەکو حرەسیاتیان بکەین نابی دنیا کبی لای ئەوان پێ تێکەچن ینی بەردەوامە بێ قەرەباڵغی هەبێت لە چواردەوری هەر دەبی قەرەباڵغ هەبێ بێ لەوەی حەفازە و مەساریفیان زۆر ئەوەیە ئیستا زۆر ماڵ هەیە ماڵی تەبیعی کە منداڵی هەیە دەستەی حەفازە ئەکرێ بەشی دەڕۆژی ئەکە بەڵام ئەوانە جاروا هەیە بەنی و ڕۆژ جاروا هەیە بە 2 ساعت 6 حەفازە بە یەکجار سەرف دەکەن لەبەرەوە یەک قەترە میز تشتێک بێ چکە ناسکن زیقیان دەستە ئاسمانێ دەبی زوولیان بگۆڕی ینی حەفازە تازە یەک هەر ئەوەندە نقطە میزێک بی دەبی فڕیان حەفازەکە ئەوجا بە مەسەرفم بەڕاستیەکە چەند ساڵە ئەوە مەسرفیان لێکەی واللهی تقریبا ئەوە لە 9 ساڵ زیاترە کەمتر نییە 9 ساڵە کێشەکەی منش ئەوەیە کێشەکەی مش ئەوەیە لە ژیانم نە مولکەکەم هەبووە نە خانیەکەم هەبووە نە پارەم لە بەردەست هەبووە هیچ کات خانوون هەر 28 ساڵ ئەمە هەر کلێسیمە لەنا ئەو لێرە بڕۆ بەس خوا دەزانین من نەچمەتە چێندە چون هەر کلێسیاتی و کلێسیاتی بەس خوای گەورە خوا خێری خێرخوازان بنووسی ماڵیان ئاوابی ئەو جەگە بە نسبەی ئەرزاقبی بە نسبەی حەفازە و شتیهای بە نسبەی کرێبی و ئیسیلەگەردابی ئەری وەڵڵا تا چەند ئەرکت قورسە وەکو باوکێک
والله بقرآن نازانم چ برێم سرم لێ شێوە ئیستا جاروا هەیە هەردێم و هەر ئاگام لە خۆم نییە لەبەرەوەی ئیستا دێمەوە لایە ئەرێ مۆریدە هاتیە لایە دەرێ ڕئیسی هاتیە لایە دەرێ غاز نمایە لایە دەرێ خواردن نمایە لایە دەرێ حەفازە نمایە لایە دەرێ شیر نمایە شیرەکان خۆدێکی ئەوەندە بە 22,000 هە بە دوسێ ڕۆژ هەردووچیان تەواوی دەکەن بەس خۆدێکی ئەوەندێ ئەی باشە بژێوی تۆ لەسەر چیە ژیان لەسەر چییە؟ والله وبالله تلای خوا و پێغەمبەر و قورئان و خێرخوازن کەوا گیان لە دەگمە ئەوانەی خێریان پێم کردووە ڕەبی خوا ئاگرزە هەندەمیان لەسەر حرام بکا و بەهەشتیان بەنەسیب بکە. چەند ساڵە لەو ژیانەی داینە ئەو منداڵە ئەو حالە نە سەفەرێکمان هەیە نە جێیەکمان هەیە هیچ جێیەکمان نیە بەخوای هەر بناوین بچینە دەرێت ئەوە چەند ساڵە نە جێژنە نە نەورۆس هیچمان نییە داوا لە خێرخوازان دەکەم هاوکارێکی گەلە باشم کەنا هەردووم لە خۆشەتان دیتە بەخۆم لە خۆشم پیاوم نەخۆشە هەردووکمان هاوکاری یەک دەکەین بەخوای هەردووکمان هاوکاری یەک دەکەین داوەتانێ دەکەم جێیەکی باشم لێ دابینکەن بۆ منداڵانە. هەستی ئەو منداڵانە چییە؟ توانن قسە بکەن باسی شتێ بکەن داوای شتێ بکەن؟ ناوەڵە مامۆستانە قسەی دەکەن هەتا بەخۆم خواردنیان نەدەمێ بژمرن لە برسان قسەی ناکەن ناوەڵە ئەو چیزە تاسبەنی دەبێ ئەم چینەگە من دانیشم چینەک بابی بەخوای جاروی هەردووکمان ئەوە دادەنیشینە تاسبەنیەکە هەرێ بەخوای هەردووکمان تاسبەنێ ئەوە لە دیار ئەو دوێ دادەنیش ئەی ناخەون شەوان؟ ناوەڵە شەوانیش خەویانە بەخوای شەوانیش هیچ خەویانە ئەم بەخۆم سوکەریمە پیام سوکەریتی بەخۆی ئیش پێ ناکرێ دوو جار زەڵتە لێدایە ئەوە سوکەری جوان لێداوە دیسان مەسروفیشان گرانە؟ ئەرێ وەڵە مەسروفیان گرانە چەندی برێ مەسروفیان گرانە ئەرێ وەڵە هەند بە مەسرەفن ماشەڵڵا زۆر داوایان لێ دەکەم ئەو جا کونجەخانەیەک بیلۆم دابیم بکەن لە بەخاتری ئەو دوو منداڵێ زۆر بە عەزابیمان بەستە بەخوای هیچمان نییە زۆر ئەوە چەند ساڵەمە لەو عەزابەی داینە بەخوای ئەرێ وەڵڵا چەند ساڵە لەو عەزابەی داینەمە ناوەڵە هەتاسبەنی هەردووچیان ئەوا دەکەن دەبی ئێک ئەمە بابی لەو لای ئەمنیش لەو لای ئەوا دانیشم بەخوای خوای جارووە ب 250مان لەمارێ نەبووە ئەرێ وەڵڵا شیریان نەمایە کێچیان ما حەفازە خوا خێری خوا خێرخوازان بنووسی هاوکاریان کردینە لە بۆیان هیناینە. وەکو جیرانی کاک حیمادی ئەو ئێستاکە ماوەکە جیرانی مەیە دوو مندار لە قوستانی هەیە و وەزعیشی زۆر خراپە و ئەو دعا لە خێرخوازان دەکەن ئەگە بکرێ خانیەک شتێکیان لۆ ئەوەکەن و ژیانیان چەندی برێ خراپە خێرخواز مەسرەفیان دەکا
ئەنی چەندی برێ وەسیان خراپە ئیشی نییە بەخۆی نەخۆشە خێزای نەخۆشە دەستیان لە ئەوەی خێرخوازیە چای لە دەستی خێرخوازانە بە قورآن و دوومدارە نەخۆشن بردیتیانە دەرێ بە ئیسفادەیە عیلاجیان نییە ئەو جۆوەسەکەشیان بە خۆتان وا دەبین وا لەبەر چاوانە و خانێکەش خانی کرێە و ئی خۆیان نییە و مایشان دەکا هیچ نییە و بە قورئانمە دەوا لە خێرخوازان دەکەین ئەگەر بتوانن خانێکیان لەوە جێبەجێکەن ئەمەش مەمنونی جەنابیانین. ئەمە وەکو جیرانێک لە کاک عیمادەوە نێزگم لە بەرەوەی جیرانمە ماوەی 2 مانگ 3 مانگە جیرانیم وەزعی مادی زۆر خراپە زۆر ئاخر دەرەجە ئەوەی خێرخواز یارمەتی نەدا بە 25,000 و بە 30,000 و بە 15,000 نیەتی حەفازە بۆ مناڵانە بکڕێ شیر و حەفازە وای خۆی نەخۆشە توانای ئیشی نییە مەعاشی نییە خانووی کرێیە وەزعی مادی خراپە داوا لە خێرخوازان دەکەین لە برا بسلمانەکان لە خوشکە بسلمانەکان هاوکاری ئەو برا بسلمانە بدەن بە شیر و حەفازەکردن ژیانی ئەو پێک نایە خانێکی بۆ دابینکەن ئەو خانیە هەتا لەگە ژیانی دەبێت دەژێ ئەگە خانەکەی هەبێت دەژێ ژیانیان ئاخر دەرەجە خراپە ئەو ژنە نەخۆشە ئەگەر ڕۆژانە من جیرانیم دایکی نەیە ئەو دوو منداڵی پێ خزمەت ناکرێت ڕۆژانە دایکی دێ خەسووی کاک عیمادا کە دێ ڕۆژانە یعنی هەموو شوێ دێن خاوێنیان دەکەنەوە حەفازیان پێ دەگۆڕن و دەڕۆنەوە شیویان بۆ دەکەن وەزیان ئاخر دەرەجە خراپ دوایەوەش خانووی کرێیە کابرا داوامان لە خێرخوازان هەیە هاوکارێکی کاک عیماد بکەن لەو ڕەزالەتە نەجات. یعنی هیچ سەرچاوێکی بژێویت نییە هەروە هەر هیچم نەبوو نام بۆ هیچ پێشتر ئیش دەکرد واللهی پێشتر بە پێیتوانە ئیستا ئیشم دەکرد بەس ئیستا ئەوە سرم سوکەری ئەوە چەند ساڵێکە پەنجەم تەقی ئەوە 2 ڕۆژە ڕاوەستایە هەر خێن بە دەرزی لێمدا ئەوە جیرانەکان و هەموو عالم دەزانی ئیسم بخۆم هەر نیوە ئینسانیش تەواو نیمە هێزی ئیشکردن نەماوە بە قورئان سرم دەسوورێت تااقەتم نییە شان خەمیاوانەیە سبێنە نازانم جاروا هەیە ئیشیان لە بۆم دیتۆ گوتیان ڕۆژێکە 2 ڕۆژە لە شەوە ئەوە ناراندیتی دڵ نهات حسبي الله حسبي الله ونعم ئەمەش بەشەرم ئەمەش دەبی بژ خی گەورە منی خۆش دەوێت ئەمنی ئیبتیلا کردی بۆ منداڵان پێشەوەی ئەوانە ببن یەک کەشکەشە بۆ عەبدوڵڵا ئەویش عەمەلی خوای کرد ئەویش عەزابی دام عەمەلی خوای کرد ئەوانش هەستی باوکاتیان هەیە ئەوان نازانم نازانم زار وا هەیە دایکی دەناسنەوە ئەمن دەناسنەوە بە هەفتە یعنی بەزنانەکەی دێ و کب دەبی جاروایە تا 5-6 بانک ساڵێک دەمان ناس جاروایە بە هەفتە دەڕۆژ خێرخوازان چیت بۆ بکەن چ داوایەکە واللهی ئەمن خێرخوازان الحەق خێرخوازان ئەمن ئاخر سەفەرم لە تورکیا هاتمەوە 2015 بوو ئەمە 3 سەفەری عەمان 3 سەفەری تورکیا طبعا خواخێری خێرخوازان بنووسی ئەگەنە ئەوانە 7 ساڵ لەمەوە پێش مردبوون خێرخواز کریم لەو دەدەن بەسن بەس لەو خانێ دەسمە ئەو خانەیە دوشێ ماکەم پێم نادری هەتا خێرخوازەشکە دێ هەتا خێرخوازەشکە دێ الحەق خێرخوا گەورە و خۆی خواز پشتی منیان گرتیە بەس ئەمن دەمەوێت ینی بە خۆم نەخۆشم دەمەوێت هەتا پێش مردنم بەسای خۆم بیدینم هەبی خانێک ئەوانە بە حەسێنەوە ئەگە مرد بشم منداڵم نەکەم لە من دەست پێی عالم خێرخوازان ئەوم لەگەر بکەن یعنی دوای مردنی شەر خەمی مناڵەکانتە ماما ئەمن 8 ساڵە نازانم گیر نەچێنە هیچ نازانم دەزانم خۆ ئەمنی خۆش دەوێ و ئیبتیلا بوومە بەوانە ئەلحەمدولێلاش هیچ کە نازانم والله پیاسە خۆشی سەردان
ماڵە باوک ماڵە خوشک بە 2 ساڵ 3 ساڵ ئەوان دێن ئەم پێم ناکرێت چکە ئەوانە ئیسم کێشەی ئەوانە چیانە ئیستا ئەو غرفە نییە ئەو مەمەڕە بین 1 مەترە ئیستا جێگۆڕیان بکەم 1 هەفتەمان دەگرن نان ناخۆم تێکت دەبی هەر لە زەی خۆیان دەی شۆی هەر لێرە بیان شۆی حەفازی هەر لێرە شمەکە هەر لێرە دەبی ئەلە و غرفەی دەرنەت ژیانێ نەم 2 مترێ ئەرێ وەڵا بەخوای ئیستا وەرا ئیستا لە پێش چاوی خۆت یعنی ئیستا دەی بەمە حەوشە ئەها بەس کاتەکە ناگونجێ سعاتش کە تەماشای کە بزانەوە چیان بەسەردی خۆیانە خۆن بێزارە بە لە خۆیان چکە جێگۆڕم پێیان کرد ئەمەلی چابوون ئەوانیان نییە بەس دەمەوێت سوکنەکەم لۆ پەیداکەن ئەمن مشکلم نیە ئەگەر ڕەشمالە چشم لە بۆ دابنێن ڕەشمال بەس کەس ڕەشمالەکە هەڵ نەداتەوە برێ حەقی ئەو ئاردەم دەوێت ئەوەندەم دەوێت زیاترم ناوێت دەمەوێت بە حەسەیمەوە وەچی هەموو بەشەرەکە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين حق حمده والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم ومن والاه سلمانانی بەڕێز بینەرانی بەڕێز سلام و ڕەحمەتی خوای رب العالمین لەسەر هەموو کەسەکی بیکەوە ئەو بەرنامەیە دەدینی و یارمەتی ئەو هەژار و نەدار و لێ قەوماوانە دەدا بە عام و بە کولی ئێستا ئێمە لە ناحیە ڕزگارین کە پێی دەگوترێت تۆبزاوە سەر بە قەزای خەباتین ئەویش سەر بە هەولێرە ئێستا لە نێو ماری ئەو خانەوادە بەڕێزەینە کەوا ئەو دوو مندارەیان هەیە یەکیان شەلل دەماغە و یەکیان نەخۆشە و ئیدی هەردووچیان هەر پەککەوتەنە و تەمەنەکی چاچیان هەیە بەڵام ئێستا کە ئەو مندارانە هەم نەخۆشن پێویستیان بە دەرمانە و هەم خواردنەکی تایبەتیان هەیە کە نەو حەشیرەکە یعنی گرانە و خواردنی هیچ خواردنەکی شیر و نان و ئەوانەیان پێ ناخورێت و لە ڕووی حاجە دیکەشەوە حاجەتیان زۆر پێویستە و تایبەتی داک و بابیشی زۆر زۆر بەدەستیانەوە هیلاکن و لە ڕەزالەتدانە لەبەرەوەی خزمەتەکی تایبەتیان دەوێت و زیاد لەوەش داک و بابیان ئەوانیش هەردووچیان هەر نەخۆشن سبحان الله ئیرادەی خوا دیارە وایە ئەو ماڵی تاقی کردیتەوە بابەکە سوکەری هەیە و دایکەکەش هەر سوکەری هەیە و لە ڕووی سەروەت و سامان و داراییشەوە زۆر زۆر دەستکورتن ئەو خانێ ئێستا تێدانە خانیەکی کرەیەکەش مسلمانان لە جیاتیان داینە بەڕاستی ئەمنێژ وەکو ئیمام و خەتیبە کە کەتینە پشتی مزگەوتەکەی ما بە دواداتوونەکی تەواو کردیە و زۆریشم پرسیار کردیە گەیشتینە ئەو حەدەیکەوە شایدی ئەوە بدەنکەوە ئەو مارە فەقیرن و محتاجی دەستی هەموو خوا پێداوەکن کەوا یارمەتیان بدا ئەگەر هەرنا شتێکیان لە بۆ دابین بکەن و بە هەر یارمەتیەک هەبیتن لەو نەهامەتیە ڕزگاریان بکەن ئەو کابرایان نەخۆشە سوکەری هەیە بێ ئیش و کارە کات خۆی عەمەلاتی کردێ و ئێستاش پێی ناکرێ و هیچ پێی ناکرێ و ئیشی نییە لەبەر هەندێ داوا لە بەڕێستان دەکەم کەوا یارمەتیان بدەن و یارمەتێکی وایان بدەن کەوا لەو نەهامەتیە ڕزگاریان بی بەڕاستی
شەو هە لە ئازاردانە و ڕۆژی هە لە ئازاردانە و بە تایبەتی ئەو دوو مندارە پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمووی الله في عون العبد ما دام العبد في عون أخيه فەرمووی خدای گەورە یارمەتی بەندەکەی خۆی دەدا هەتا ئەو کاتەی بەندەکەی یارمەتی عەبدەکانی خدای ڕەب العالەمین بدە کەواتە هەمووی سیلەیە لە بەینی خوا و لە بەینی عەبدی دەبی هەمومان یارمەتی یەکتری بدەین و زۆر سوپاسشتان دەکەین بە خێراتنیشتان دەکەین خدای گەورە جەزای خێرتان بداتەوە بەڕاستی ئەمن وا هاز دەکەم یعنی ئەرکەکتان لەسەر شانی ئێمەدا کەم کردیتەوە لەبەر ئەوەی وەڵڵی ئەمن سێچار جاری دی وەختی ناوەخت هاتیمە یعنی ئەو عائیلە سبحان الله هەتا شیریان نەبووە بکڕن هەتا حاجەتی دیکەیان هەبوو نەیانتانێ لەویان جێبەجێ بکەن کرێ خانی پێنادرێ ئەو کابرایە بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0 961 11 0 965 0 723 25 55 دوو منداڵی چاوگەش بێناز بێ ئەوی دایک و باوکیان بناسن 9 ساڵە ژیان لە نێو ئەم دوو مەترە بەسەر دەبن لە کرێچێتی دایک و باوکێکی نەخۆشیش لە کۆی 500 خێزان لە ماڵەدا چواریان نەخۆشن دایک و باوکیان و دوو منداڵ بەڵام چ نەخۆشیەک ئاگای چاکە و خراپەی خۆیان نازانن داوای خواردن بکەن هەستیان ئەویان نییە کە لە ژیانەژی بۆیە تۆ خێرخواز ئەگەر منداڵەکەت لەشی ساغە و خۆت تەندروستیت باشە سوپاسی خوا بکە و هیمەت بەرزی بنوێنە هاوکار و هاودەمی ئەم خانەوادەیە با بتوانین بە هەمومان لە کرێچێتی ڕزگاری بکەین نا هەموارەکانیان زۆرە خەمەکانیان زۆرە بەڵام با ئێمە بین ئەرکێک لە کۆڵەوان بکەینەوە لە کرێچێتی ڕزگاریان بکەین کە زیاد لە 20 ساڵە لەم گەڕک و لەم شار و لەم قەزا بۆ ئەم قەزا ئەگەڕێت تا خانوویەکی دەسەکەوێ و خێرخوازان کرێکەی بۆ ئەدەن لە ناحیە ڕزگاریەوە چاوەڕوانی هیممەتی ئێوەی خێرخواز و بەخشندەین بۆ هاوکاری و کۆمەچی ئەم خانەوادە نەخۆشە. ئەمڕۆ لە شاری هەولێر لە گەڕەکی قەتەوی ئەمانەوێ بەروبوومی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی خێرخواز و بەخشندا بە چاوی خۆتان ببینن تا چەند ماگێک بەر لە ئیستا ماڵێکی هەژار ماڵێکی بێباوک لە ژیانێکی زۆر ناڕەحەت شەو ڕۆژیان بەڕێ ئەکرد بەهۆی لافاوەکەی شاری هەولێرەوە خانووەکەیان و ئەوەی کە هەیان بوو کۆتایی پێهات بابزانین ئێوەی خێرخواز و بەخشندا لەڕێی دەستگای خێرخوازی بەخشینەوە چیتان بۆ ئەم خانەوادەیە کردو. عیب نەبی مالمان لافاوە هەموو مالمانی برد هەڵعانیش ئەوە خانی خێرخواز خانیان لۆکردنە دەست خۆشتان لە یەکەم گەلە مەمنون جیاوازی ئەم خانۆ خانووی پێشوو چی بوو؟ تا چەند فەرقی هەیە؟ زۆر فەرقی هەیە مارمان نما مندا هەموو کەتنە لافاوە ئەرێ وڵە پیاوە کەس نەخۆش بوو ئەو کاتی مابوو ئەلعان نمایە فاتی کردیە ئەعان دەست خۆشتان لە یەکەم هەکە و خانێتان لۆمە کردیە خوا خێری هەموو لایەک بنووسی الحەمدولله ئەلعان لەناو خەرچینە و جیرانمان هەیە و ئەلعان دوورەکەندین پێشترێ دەسەسان مندارمان بکەتە کەندێ بخین کابوایە ئەعان لەخوای بەزیاد بی هاتین لەناو جیرانان هەموو دەرو جیرانمان هەیە تا چەند ترستان نەماوە ئێستا؟ ئەلعان لەخوای بەزیاد بی باشین دەستان خۆش بێ پێشتر خانووەکەشتان هەر هەیکەل بوو هەیکەل بوو بەێ
هەیکەل بوو ئەویش مارمان نەما هیچمان نەما بەڵانیش لەخوای بەزیاد بێ و خێر خواست دەستیان خۆش بێ ڕەبی خوایە ئەو خانیان لودابین کردینە و دەستخۆشی لە هەموو لایەک دەکەین غرفەیە هۆڵە و متبەغە و ئەوهایە ممنونین گۆینا دەستان خۆش بێ ڕەبی خوایە لێرە تا چەند خەمی منداڵەکان لێ لەسەر کەندێ بوون بکەنە ناو ئاوێ ئەرێوڵا لەوێ خەممان بوو بەڕاستی خەمەچگە لە گەورە بوو ئەو لافاوە لێرە ئەو خەمن نەما ئەو ترسە نەما لەخوای بەزیاد بینمایە یعنی لەوێ گەلت مەترسی هەبوو منداڵێک بخن کابوایە بەزعان لەخوای بەزیاد بیان دووری کەندێنە نعلاز نبين عليه نعاون بوخا حتى مشاكل ها همو بلوكا على بخواي نعاون وبراست بيبري بقى عليه قطار معك خير وقاعتي خاني ما صار بحال ما خلك دوخل هنا ما عليه بخانك مرة ايش او بدي ما ارمان ما بسم الله الرحمن الرحيم بناي خوي بخشن دوم هيربان بخراتني ستافي برنامج بخشين دكين خوي جورا پاداشتي خيريان بداتو كوا لا فاوي صالي رابردو توانيان كوا هاوكاري او مال فقيره بكن مالي كاك جلال هرچند لجيان ما خوي جورا عفو بك خير زانكي وتوار من دالي ماون لشوينه شي خرابون برلا فاو كوتن ماڵەکان بەڕاستی زۆر بەرلافاو کەوتە ڕۆیشت و بەشێک لە خانووەکان ڕما ئەلحەمدولیلا بە هاوکاری خێرخوازان و دەستگای بەخشین توانیمان خانوویەک لە گەڕەچی قەتەوی لە هەولێر بۆیان بکڕین و ماڵێکی خۆشیان بۆ دابین بکەین و دڵی ئەو ئافرەتە و دڵی منداڵەکانیش خۆش بکەین خۆی گەورە نمونەیان زیادکە. بەهۆی لافاوەکە هیچتان نەما لە ماڵوە هیچمان نەما هەموو عەدم بووە ئەوەی ماش بوو بەزارمان ئەی ئێستا چیتان هەیە خاوەنی چیتان بۆ کۆنتۆرمان هەیە لەخوای بەزیاد بی تۆمبارمان هەیە کەوەنتەرمان هەیە هەموو شتمان هەیە لەخوای بەزیاد تەباغمان هەیە کەوەنتەرمان هەیە ئیسفەنج و مارمان هەیە یعنی ئێستا ماڵی کامل هەموو شتێکت هەیە بەڵێ هەموومان هەیە ئەو کاتە هیچ نەما بووە ناڵە هیچمان نەما بوو هەموو لافا عەدمی کرد بوو ئەوەی فرۆشتمانەوە بەزەرماندا بوو ئەویت کەچی بڕابوو ئەرێوەڵا ئەستا لە نوێ مارمان دانایتەوە یعنی ئەنگۆلۆتان داناینەوە خوا خێرتان بنووسی خوا خێری هەموو لایەکی بنووسی خوا ماریان لۆ دانا خانیان لۆ کڕین معاشیان لۆ بڕینەوە منداڵەکان پێ بەخێر دەکەین خوای بەزیاد بی مارتان ئاوابی. بسم الله الرحمن الرحيم سرتا سوپاس و ستایش بۆ خۆی پەروەردگار کە وەکو دەستگای خێرخوازی بەخشین یەکێک لە کار و پیشەکانی ئێمە دیارە ئەوەیە کە خانەوادەی بێباوکان بەسەر بکەینەوە بۆ دروستکردنی خانەوە. دیارە ئێمە ئەمڕۆکە لە
شاری هەولێر سوپاس بەخوای گەورە تواندرا خانوویەک بۆ 4 منداڵی بێباک و بۆ دەکا خێزانی کاک جەلال دابین بکەین کە لە گەڕەکی مامزاوە دوای ئەوەی کە ئەو لافاوی کە لە گەڕەکی سەرکارێز کە ڕوویدا ئێمە توانیمان لە ڕێی خێرخوازانەوە ئەم خانووە دابین بکەین جگە لەم خانوو دیار ئێمە پێداشتی ناوماڵیشمان بۆ دابین کردوون و هەروەها مانگانەش کە لە کۆتایی مانگدا ئێمە بڕی 200,000 دینار بۆ 4 منداڵە بێواکەمان بڕیتەوە بۆیە من لێرەوە دەمەوێت سوپاسی تەواوی ئەو خێرخوازانە بکەین کە خێرخوازان لە ڕێی دەستگای خێرخوازی بەخشینەوە تاکو ئێستا زیاتر لە 180 خانی دروست کراوە باوکاریەکانی ئێوەی خێرخوازە و ئەم ڕۆژ خانەوادەیەکی تر ڕزگاریان بوو لە کرێسیاتی یاخود لە خانوویەکی ڕماوە ئێستا لە ناو خانوویەکی تاوادانکە نزگەی ڕوبەرەکەی 100 مەترە و ئێمە ئەمڕۆ خانووەکەیان تەسلیم دەکەین و نامالمان بۆ دابینکردن و وارووا موچەیەکی شایستە لێرەوە ئێمە سوپاسی خێرخوازان دەکەین خوای پەروەردگار بە باشترین شێوە پاداشتی هەموو خێرخوازان بداتەوە لە دەرەوەی وڵات و لە ناوەی هەرێمی کوردستان. دوای لافاوەکەی پارساڵ لە شاری هەولێر کۆمەڵێک خانەوادە ڕوبەڕووی لافاوەکە بوونەوە و سەرۆت و سامانیان هەندێکیان کۆتایی پێهات و هەندێکیان لە کولەمەرگی گەڕانەوە و بەڵام ئەوە کە هەیان بوو چەندی ساڵە کۆیان کرد بۆ کۆتایی پێهات یەکێک لەو ماڵانە ئەم ماڵە بەڕێزە بن ئەو کات ئەوەی کە هەیان بوو کۆتایی پێهات و لە ناوچوو بەڵام دەستگای خێرخوازی بەخشین بەهۆی هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست لە هەرێمی کوردستان و لە دەروی وڵات توانی ئەم خانوویان لە شاری هەولێر بۆ بکرێت لەگەڵ دابینکردنی تەواوی کەلوپەل و پێداویستی ناوماڵ دابینکردنی موچەی ماگانەش بۆ 4 منداڵی بێباوک تا ئێوە بەخشن ئێمەش بەم شێوازە خەرمانی ئێوە ئەگەینە لووتکە و ماڵە هەژار و نەدار و بێباوکەکان دڵخۆش دەکەین و ناڕەحەتی و ناخۆشەکانیان بۆ دەکەین بە خەندە و خۆشی تا ئەوەدانکردنی ماڵێکی تر بەخواتان دەست پێن هەشاد و کامەران بن خواتان لەگەڵ.